دەچینە لای گرافیکێک پێکەوە گرافیکێکشیەکەینەوە تێدا داهاتی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین ڕوون کراوەتەوە کە لە ماڵپەڕی شەفافیەت ڕۆژانە ئەم داهاتانە بڵاوەکرێتەوە بەیەکەوە گرافیکەکە ئەبینین دواتر گفتوگۆی لەبارەواکەین ئەگەر وەکو دەبینن شەفافەتی داهاتەکانی سلێمانی و کاری گەنجینەکان و بەم شێوازە ماڵپەڕەکە هەر کەسێک کە بیەوێت توانێت ماڵپەڕەکە بکاتەوە لەوێ هەموو داهاتەکانی هەموو بەڵین داهاتەکانی تایە مانگانە چەنە یەن ڕۆژانە ئەگەر بتەوێ هەفتانە ئەگەر بتەوێ هەمووی خراوەتە ڕوو ئەگەر هاوکارانم پێیجەکانی ترمان بۆ بخەنە سەر شاشە بۆی ژمارەکان بخوێنینەوە وەکووتمان لە ماڵپەڕی شەفافیەتدا زانیاری ورد بۆ هەر کەسێک هەیە هەر کەسێک تۆ لە ماڵی خۆت ئەتوانی لە مۆبایلەکەی خۆتەوە زانیاری لەسەر داهاتی زۆنی سلێمانی ئەگەر وا بڵێم ینی بەگشتی لەوێ دەسەکەوێت وەکوتمان پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بەگشتی هەموو داهاتە نانەوتەکان پەڵان داهاتە نانەوتەکان داهاتی نەوت نییە هەمووی لەوێ دەخرێنە ڕوو هەندێک زانیاری لە نێوگرافیکەکەدا هەیە کە ڕابڵین چەمکەکانی ڕوون کردوێتەوە داهاتی نەوت داهاتی نەوتی خاو بەرەمەنەوتەکان دەگرێتەوە کاش ئەو پارەیە کە بە شێوەی نەختینە دەدرێت واتە کە دەڵی پارەی کاش ئەو پارەیە کە بە شێوەی نەختینە دەدرێت چەک کاغەزێکی داراییە و هێزی یاسایی هەیە و دەخرێتە سەر هەژمار مەقاسا قەرز بە قەرز یعنی ئەمە هەندێک دەستەواژەی ئابوورین هاوکارانم ڕوونیان کردوتەوە بۆی کە تێبگەین لە گرافیکەکە کە بەکارێنراوە وەکووتمان داهاتەکان لە مانگی ئابدا بەم شێوەیە 8 ملیار و 362 ملیۆن دینارە لە مانگی ئەیلولدا بەرز بۆتەوە بڕیداهاتەکە نزیکەی تقریباً 7 ملیار دینار بەرز بۆتەوە لە مانگی ئەیلولدا داهاتی بڕیداهات 87 ملیار و 111 ملیۆن دینارە لە مانگی تشرینی یەکەمدا داهاتەکە 10 ملیار زیاتر بەرز بۆتەوە بووە بە 98 ملیار دینار وەکو دەبینین ئەمای خۆشحاڵیە بووە بە 98 ملیار دینار لە مانگی تشرینی دووەمدا بەڵێن دیسانەوە داهاتەکە هەر ڕووی لە بەرزبوونەوە کردووە بۆ بە 104 ملیار دینار 104 ملیار و 806 104 ملیار و 806 ملیۆن دینار داهاتەکە واتە لە مانگەشدا دیسان بەراورد بە مانگەکانی تر زیای کردووە ئەوە هەندێک ڕێوشێن گیراونەتە بەر لە مەرزەکان چاودێریکردن زیاتر بووە لەوێدا داهاتەکە دیسان بەرزترە بەراورد بە مانگەکانی تر داهاتی کانونی یەکەم 89 ملیار بووە بڕیداهاتەکە داوەزیەوە نزیکەی 15 ملیار دینار داهات کەمی کردووە و بڕەکەی 89 ملیار دینار و 402 ملیۆن دینار بووە داهاتەکان تاوانۆکوتمان بە دینارە لە نێو داهاتەکاندا 105 ملیاری بە چەک بووە 353 ملیار و 856 ملیۆن دیناری بە کاش بووە ملیارێک و 144 ملیۆنیشی مەخاسێ کۆی گشتی داهات 460 ملیار دینار بووە کۆی گشتی داهاتی نانەوتی 460 ملیار دینار بووە وەکو ئاماژەمان پێکرد ینی بۆ هەر کەسێکە ئەم داهاتە لە ماڵپەڕی شەفافیەت بۆ هەر کەسێک کە بیەوێ ئەو زانیاریانە وەربگرێ ڕۆژ بە ڕۆژ تێدا بە تێکڕا ئەوەی کە باسم کرد لە بۆ نمونە مانگی هەشدا چۆن بووە لە مانگی نۆدا بەرزتر بۆ تۆ لە مانگی دیا بەرزتر لە 11 بەرزتر لە 12 کەمێک دابەزیوە بەڵام کە ئەمە کۆ ئەەکەینەوە و تێکڕایەکی مانگانە دەرەکەین ینی بۆی کەسێک بێ بەرچاوی ڕوون بێ بڵێ مانگانە داهاتی نانەوتی سلێمانی چەنە
تۆ مانگ بە مانگ ئەو کاتە حسابی ناکەی ئەڵێی 90 ملیار دینارە بەپی ئەو داهاتانی کە کۆ کراوەتەوە لەو ماوەیە داهاتی ئەوەی کە بەرزی و نزمێکە حسابکەی تێکڕاکەی ینی ناوەڕاستەکەی حەدی ناوەڕاستی 92 ملیار دینار بووە واتە ئەکرێ بڵین داهاتی نانەوتی مانگێکی سلێمانی 92 ملیار دینارە ئیتر مانگێک زیاکە مانگێک کەمترە ئەوە فەرقێکی ئەوتۆ دروست ناکە بەگشتی لە نێوان 92 ملیار 95 ملیار ینی تێکڕای ئێستا بۆ نمونە و 6 مانگە ئەوەندە بووە بەپی گەنجینەکانی جیاوازە واتە گەنجینەیەک داهاتی زۆر بووە گەنجینەیەک داهاتی کەم بووە بۆ نمونە ئەگەر ئێستا ئەمە ببینین گەنجینەی دوی سلێمانی زۆرترین داهاتی لێ کۆکراوەتەوە وەکو دەبینن 250 ملیار دینار و 605 میلیۆن دینار بووە گەنجینەی یەک لە دوای ئەوەیە 171 ملیار و 631 میلیۆنی لێ کۆکراوەتەوە دواتر گەنجینەی ڕاپەڕین 20 میلیار دینار و 20 میلیار و 7 میلیۆن دیناری لێ کۆکراوەتەوە گەنجینەی گەرمیان 14 میلیار و 108 میلیۆن دینار بووە لە گەنجینەی چەمچەماڵ 3 میلیار و 61 میلیۆن کۆکراوەتەوە لە گەنجینەی هەڵەبجە کە داهاتەکەی لە هەموو گەنجینەکانی تر کەمترە 642 میلیۆن دینار کۆکراوەتەوە واتە گەنجینەی دوو لە هەموو زیاتر داهات کۆکراوەتەوە گەنجینەی هەڵەبجەش بەراورد بە گەنجینەکانی تر بڕی داهاتەکەی لە هەمووی کەمترە واتە ئێستا تۆی هاوڵاتیە توانی بزانی کە لە ماوەی 6 مانگەیە داهاتی سلێمانی مانگانە توانی بە تەخریبی بڵێ 92 ملیار دینار داهاتی مانگانەی سلێمانی بووە وەکوتمان داهاتی نانەوتی خۆشەویستان ئەم ژمارانە وەکو بەرچاوڕوونی پێماندان بۆی لەلاتان بێ ئێستا لەگەڵ میوانەکەمان گفتوگۆکەین لەبارەی ئەم ژمارانەوە هەندێک بەرچاوڕوونی زیاترمانەداتێ لە ڕووی ئابووری و بەرچاوڕوونیەکی زیاترمانەداتێ هاوکارمان ئارای برایم و لە دیسکی ئابووری کورسان نیوز و ڕۆژنامەنووسی ئابووری لێرە میوانە کاگەرە سڵاو لێ بەبیانی باش بەخێر بێ ئەو ژمارانە تۆ وەکو ڕۆژنامەنووسێکی ئابووری مای خۆشحاڵی بڕی داهاتەکە بەڵێ دیارە ئەو هەوڵەی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاخوبا تاڵبانی لە ساڵی ڕابردوودا لە مانگی 3 دەستی پێکرد واتە لە 2022 لە مانگی ئازار و نیسانەوە دەستی پێکرد بۆەوەی کە شەفافیەتی نانەوتی داهاتەکان لە ڕێگەی ماڵپەرێکەوە بخرێتە ڕوو ئەمە ئەوە نییە بۆ نمونە خێرا هەموو شتەکان کۆکرا بێتەوە و با بڵین داتابیسێک دانرابێت و ئەوە بکرێ بەڵکو ئیشی بۆ کراوە چونکە خۆتە زانی ئێمە لە منتیقەی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین با بڵین 6 گەنجینەمان هەیە کە لە گرافیکەکە شاخرا بۆ ڕوو ئەم 6 گەنجینەیە دەیان کارمەندی بۆ دانراوە کە هەموو ئەو داتایانە کۆ بکرێتەوە و دووبارە لێ بخرێتە ڕوو مۆزوعی شەفافیەتی داهاتی نانەوتی لە منتیقەی با بڵین لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان یەکێک بۆ لە ئەولەویاتەکانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی کە شەفافیەت بەرقەرار بکرێ خۆمان دەزانین ئێمە خەڵکێکی زۆر داوای شەفافیەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە شەفافیەتەوەیە کە تۆ زانیاری ورد و ڕاست و دروست بدەی بە هاوڵاتیانی خۆ بدەی بە ڕای گشتی و ئەوەی گرنگە لەم ماڵپەڕەیە ئەوەیە کە بێجگە لەوەی کە 600 دامەزراوەی فەرمانگەی حکوومەت لە خۆ دەگرێ دەیان بەرپرسی حکوومەتیشی تایە کە ڕۆژانە و دەقە بە دەقە سەعات بە سەعات ئەو داتایانێک ئەبدەیتی ژمارەکانیان لایە بۆ نمونە لەوانە سەرۆکی دیوانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری دارایی و چەندین بەرپرسی دیکەی حکوومەتی هەرێمی تایە بێجگە لەو تیمە یەکێتی کە با بڵین پرسی شەفافیەتیان جێبەجێگرت لە منتیقەیە بۆیە ئومێد ئەەکەین لە پارێزگای هەولێر و دوهۆکیش بە هەمان شێوە داهاتە نانەوتیەکان
بخرێتە ڕووە بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێت کە ئایا لە هەرێمی کوردستانە داهاتی نانەوتی چەندە. ڕاستە مەسلەی داهاتە نەوتیەکان لە ڕێگەی کۆمپانیای دیلۆتەوە 3 مانگ جارێ 4 مانگ جارێ لەلایەن کۆمپانیای دیلۆتی نێودەوڵەتیەوە لە ڕێگەی وەزارەتی سامان سروشتەکان سروشتەکان ئەخرێتە ڕوو، بەڵام هێشتا خەڵک زانیاری زیاتری ئەوێ ورتری ئەوێ سپۆڕان گومانیان لە ژمارەکانیش هەیە. بەڵێ گلەی هەیە تێبینی هەیە لەو خەرجیانەی کە بۆ پرسینە و لە هەرێمی کوردستان ئەخراوەتە ڕوو. بۆیە شەفافەتی داهاتە نانەوتیەکان لە پارێزگای سلێمانی ئەم ناوچەیە گرنگی خۆی هەیە و ئەمە ئەوەی سلمان کە لێرە ئەو داهاتەی کە بوونی هەیە ئەوانەی کە لە گومرگ دەست دەکەوێت ئەوانەی لە باج و ڕسوماتەوە دەست دەکەوێت ئەوەی یعنی 600 فەرمانگە کەم نییە هەموو ئەو داهاتانە ئەچێتەوە ئەو گەنجینانە و ئەو گەنجینانە ئەم داتایانە داغڵ ئەکەن واتە شتێک نییە بۆ نمونە شاراوە بێ منێکی هاوڵاتی کەسێکی دیکە پەرلەمانتارێک پسپۆڕێکی ئابووری یاساناسێک باشە ژمێریارێک ئەتوانێت بچێت بە وردی بە دواداچوونی بۆ بکە لە ماڵپەڕێەوە زانیاری زۆر زیاتری تیا لەوەی کە لەویا خراوەتە ڕۆیشەوەیە کە ئەتوانی پرسیار بکەیت لەسەر ئەم داتایانە تێگی کە چۆن کۆکراوەتەوە بۆ نمونە گومرگی باشماخ کلیکێکی لەکەی پێت ئەڵێ ئەمڕۆ بە تەواتی لە باشماخ چەند کۆکراوەتەوە باشە لە فەرمانگەی ئاوی سلێمانی لە شارەوانی سلێمانی بۆ نمونە لە شارەوانی سلێمانی هەموو ینی 600 فەرمانگە لە خۆ ئەگرێ واتە ئەمە وردەکاریەکی زۆر ڕوون ئەیە بەلایەنە پەیوەندیدارەکان کە داهاتی سلێمانی ئەوەندەیە و ئامانجی ئەم ماڵپەڕەش ئەگەر حەقیقەت بڵین ئەوەیە کە لە ڕابردوودا بەشێک لە نارانی سلێمانی پێیان وابوو کە شەفافیت نییە لە داهاتە ناوخۆیەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕین ئامانجەکەەوە بوو کە شەفافیت بەرقەرار بێ بۆی کە ئەوانیش ئەوە ببینین چکە گلەی یەکە بوو لەوەی کە داهات نادیارە بەڵام بە پێچەوانەوە ئەوان کارەکان تەڵبێکردنەوەی کە داهاتە نانەوتیەکان ڕابگەێنن وە کورتێنانێکی داراییش هەیە لە پارێزگای سلێمانیە ئەوی شەوەیە کە ماگانە زیاتر لە 30 میلیارد دینار داهات عفو زیاتر لە 30 میلیارد دینار کورتێنانی دارایی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتی نەوت 265 میلیارد دینار ئەدا بە سلێمانی بۆ موچە لە داهاتە نانەوتیەکان لەو داهاتەی کە لە گرافیکەکەی خراپۆ ڕوو زیاتر لە 85 بۆ 90 میلیارد دینار دەخرێتە سەر ئەو پارەیە بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران و خاننشینان لەم مەنطقەیە باشە واتە هیچ پارەیەک نامێنێتەوە بۆی کە بۆ نمونە پارێزگای سلێمانی بێت پرۆژەیەک جێبەجێ بکات حکوومەتی هەرێم یعنی پارەیەک نانێرێ بە جیاواز بۆ نمونە بڵێ قیتاوی گەڕێکێک بکەن مەشروعێک جێبەجێ باشە حکوومەت هێرم کاگەرە بەس چاوی لە موچەیە ینی بە ژیانی موچە خۆرەکان ئەو لەوێت کە موچە ما بڵین موچە خۆر نین موچە خۆران ڕەنگە سا 15 بۆ سا 20 هاوڵاتیان کە هەرێمی کوردستان 7 میلیۆن کەسە ملیۆنێک و 200,000 موچە خۆرە حکوومەت هێرم ئەو لەوێت یاوە بۆی کە لە ڕابردوودا هەمومان لە زانین کە قەیرانێکی دارایی هەبووە لە هەرێمی کوردستانە ئەو لەوێتی داوە بە دابینکردنی موچە مەبەستەکەم ئەو لە ماڵپەڕی شەفافیت ئەوەیە کە ڕوونکردنەوەیەکی تەواو درراوە بە پرسی داهاتە ناوخۆییەکان بە پرسی داهاتی نانەوتی کە بۆ نمونە ڕوونی کردوێتەوە ئەو پارەی کە دەست پارێزگای سلێمانی ئەکەوێت چەندە یعنی ئەوەی کە باس کراوە بۆ نمونە لە ماوەی 5 مانگی ڕابردوودا لە مانگی ئابەوە تاکو کۆتایی ساڵی 2022 باشە لە ماوەی 5 مانگا داهات ماگانە 92 میلیارد دینار بووە بەڵام ئەم داهاتە هەمووی کاژ نەبووە یەکێک لە کێشەکان ئەوەیە کە حکوومەتی هەرێم لە ماوەی ڕابردوودا بەشێک لە پارەی وەبەرهێن و مقاولینی با بڵین بەچەک یاوە ئەمیش ئێستا ئەگەر بۆ نمونە قەرزێکی لای حکوومەتیە یەت ئەچێتەوە بەچەک دای ئەنێ یان پارەیەکی ڕسومات و گومرکێ ئەچێت بەچەک ئەیدات بۆیە ئەگەر دیقەت بی لە گرافیکەکە شاباسمان کرد بوو ئەوەیە کە ئەم 92 میلیارد دیناری ماگانەیە تەنها 7 میلیارد دیناری بە شێوەی کاشە واتە کاژ مەبەستمانەوەیە بۆ نمونە من ئەچم پارەکەم پێ و ئەچم بۆ نمونە لە فەرمانگەی ئاوی سلێمانی لە شارەوانی سلێمانی ئەڵم هاوە 2 میلیۆن دینار ئەوە 5 میلیۆن دینار بەڵام چەکەکە ئەوەیە کە بۆ نمونە من حکومەت چەکی یاوە پێم
و ئەو مافە یاساییەشم هەیە کە جارێکی تر ئەم چەکە بمەوە بە حکومەت باشە بۆ نمونە حکومت 5 میلیۆن دیناری لامە لەسەر ڕسوماتێک منی چەکێکی بۆ نووسمەوە کە ئەوە 5 میلیۆن دینار باشە واتە بەشێک لە گرفتەکەش ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا کە چەکی داوە بە وە بەرهێن و مقاولین ئەم چەکە جارێکی تر ئەچێتەوە ناو خەزێنەی حکومەت وەکو ژمارە بەڵام ئەخرێتەوە سەر هەژماری وەزارەتی دارایی سەر خەزێنەی با بڵێن حکومەتی هەرێمی کوردستان بەشێک لە کورتێنانەکانی سلێمانی ئەوە بووە کە حکومەتی هەرێم ئەمەی بۆ دروست کردووە نەک پارێزگای سلێمانی ئەمەی بۆ حکومەتی هەرێمی کوردستان دروست کرد بێ و بەشێکیشی مەقاسەیە بۆی خەڵک ڕوون بێت لە لای کە مەقاسە چییە قەرز بە قەرزە واتە بۆ نمونە حکومەتی هەرێمی کوردستان باوای دابنین 5 میلیۆن دیناری لە لای منە باشە منیش 10 میلیۆن دینارم لای حکومەتە باشە یین ئەم قەرزە ئاڵوگۆ ڕەکەین لە 10 میلیۆنەکەی من 5 میلیۆن دینار ئەدەینەوە بە حکومەت باشە ئەوە پێوترێ مەقاسە ئەوەی فەرمانبەرانی هەرێم داوایەکەن ئەوەی فەرمانبەرانی هەرێم داوایەکەن کە ئیشەڵا قەرارە وەزارەتی دارایی چەند جارێک ئەعلانی کردووە کە هەموو فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان واتە بە خانشینانیشەوە کە هەژماری بانکیان بۆ بکرێ و ئەو موچە پاشەکەوت کراوەی کە هی فەرمانبەرانە و ئیستحقاقی ڕەوا و شەرعی و یاسایی فەرمانبەرانە بخرێتە سەر هەژمارێکی بانکی واتە دوای ئەوە هەچ قەرزێک لەسەر فەرمانبەریان هاوڵاتی هەبێ دەکرێت لەوێ مەقاسەی پێ بکرێ واتە بۆ نمونە من 5 میلیۆن دینار 10 میلیۆن دیناری کارە بە سلفەی عقارم لەلایە بەڵام 15 میلیۆنیشم لای حکومەتە حکومەت دێت بە هەژمارەکە 10 میلیۆن دینار لە حسابەکەی من دەرەکە باشە ئەوە پێوتێ مەقاسەواتە ئەو کاتە من حکومەتیش قەرزێکی لە لای من نامێرێت ئەمە یەکێکە لە کارە باشەکان ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بیکات چونکە حکومەتی هەرێمی کوردستان نزیکەی 6 بۆ 7 تریلیۆن دیناری لای هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستانی زیاتر لە 12 تریلیۆن دیناریان لە لای با بڵێن حکومەتی هەرێمی کوردستانە ئەگەر ئەم مەقاسەیە بکرێ ئەم قەرز بە قەرزە با بڵێن پرسی کێشەی مەسلەی ئەوەی کە حکومەت بڵێ پارە لای هاوڵاتیان و موچەخۆرانە و موچەخۆرانیش ئەڵێن پارەمان لای حکومەتە ئەمە بەمە چارەسەرەکرێت هیوادارین کە بکرێت 2023 ئەوە بکرێت کاگارە ینی داهاتی نەوتی حکومەتی عراق با بڵێن عراق زۆر زیای کردووە ئەگەر باسێکمان لەوە بۆ بکەمە چۆن وازیاکات ینی بۆ نمونە بڕی یەدەکی عراق زۆر زیای کردووە ئەمانە کاریگەری چییە؟ دوێنێ داهاتی عەفونەوتی عێراق بە کۆی گشتی ڕاگەیەندراوە کە ڕۆژانە ئەو نەوتەی کە هەنادەی کردووە وە کۆی گشتی ساڵەکە هەر بەرمیلێک نەوتی فرۆشتووە بە تێگڕا بە 95 دۆلار و نیو باشە لە کاتێکا سعری نەوت بە زوونزمی زۆری کرد لە مانگی 4 و 5 گەیشتە 113 بۆ 114 دۆلار و لە ئێستاشدا لە نزیکی 85 دۆلاردایە بە کۆی گشتی داهاتی نەوتی عێراق زیاتر بووە لە 115 میلیارد دۆلار و بە دیناری ئەکاتە 160 بۆ 165 تریلیۆن دینار ئەمە داهاتێکی زۆر زۆرە بۆ عێراق و خۆشبەختانە عێراق دۆخی دارایی زۆر باشتر بووە و یەدەگی دراوی بیانیشی کە لە ئەمریکا دانراوە پێشتر لە مانگی کۆتایی مانگی 11 ڕاگەیەنرا کە گەیشتۆتە 95 بۆ 96 میلیارد دۆلار بەڵام دوێنێ جارێکی ترەوە باس کراوە کە گەیشتۆتە 100 میلیارد دۆلار هەرچەنە ئەمە ڕقمێکی گەورەیە بۆ عێراق بەڵام ئەگەر لە دوای 2023ەوە کە سەدام ڕووخە بەرپرسانی حکومەتی عێراقی ئەو کابینەیەک لە دوایەکانی کە دروست بوون ئەگەر ڕێگریان بکردا لە گەندەڵی دەبووە عێراق ئێستا خاوەنی 9 تریلیۆن دۆلار یەدەک بووایە نەک 100 میلیارد دۆلار چونکە ئەو پارەی کە بە هەدەر دراوە لە عێراقا زیاترە لە 9 تریلیۆن دۆلار واتە 600 بۆ 700 میلیارد دۆلار با بڵین گەندەڵی کراوە و بەشێکی زۆری نادیارە بۆیە خۆشبەختانە ئێستا عێراق دۆخی دارایی باشتر بووە و ئەوەی کە لە پرۆژە بودجەی 2023 لەلایەن پەرلەمانتارانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە باس کراوە ئەوەیە کە پرۆژەی بودجەکە نزیکە بێتەوە لە 200 تریلیۆن دینار ئەگەر بێت و پشکی هەرێمی کوردستان بە لە سەدا 14
بۆ پێی کە وەزارەتی پلاندانانی عێراق ئاماژەی پێکردووە کە دانیشتوانی پارێزگاکانی سلێمانی و هەولێر و هەڵەبجە و دوهۆک لە سەدا چواردەی عێراق پێک دەهێنن ئەو کاتە پشکی هەرێمی کوردستان 28 تریلیۆن دینارە بەڵام دوای خەرجی سیادی و حاکیمە ڕەنگە بگاتە 7 بۆ 18 تریلیۆن دینار. کاگارە پێ دوای حکوومەت هێرێمەوە بکە ئەوەندەی کە نیەتێکی تەواو هەبێ بۆی لەگەڵ بەغدا ڕێککەوێ بەو شێوەیە بەغدا بودجە ئێمە بنێرێ و ئێمەش داهاتەکانی خۆمانی تەسلیم بکەین. ئێمە هەمومان دەزانین حکوومەتەکەی سوودانی لە بنەمادا بۆ 1 ساڵ پێکێنراوە. ئەگەر بێت و لایەنە سیاسیەکان بیانەوێ ئەم حکوومەتە بۆ نەک بۆ ساڵێک بۆ 3 ساڵ بەردەوام بێت ئەبێ لایەنەکانی پێکێنەری ناو حکوومەتی عێراقی ڕازیکەن کە کوردی ژێکێکە لە ئەساسیاتی پێکێنەری حکوومەتی عێراقی. بۆیە ئەگەر حکوومەتی هەرێم بیەوێ ڕێکەوتن بکات دەبێت داهاتە نەوتی و نانەوتیەکانی بخاتە ڕوو بۆ بەرپرسانی حکوومەتی عێراقی. ئەوەندەی کە ئێمە ئەزمونمان هەیە و تێڕوانینمان هەیە بۆ سیاسەتی دارایی و نێودەوڵەتی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەیە کە ئەوان نایەنەوێت هیچ کات نەوت تەسلیمی حکوومەتی عێراقی بکەن و بە هیچ شێوەیەک ئامادە نین با بڵێین ڕۆژانە کە نەوت هەناردە ئەکرێ بە تەواوەتی بڕەکەی ڕوون بکەنەوە و داهاتەکەی بخەنە ڕوو دەکرێت وەکو ساڵانی تر مەبلەغێک پارە 300 تا 400 تا 500 میلیارد دینار ماگانە بۆ هەرێمی کوردستان بنێردرێ و داهاتی نەوتی و نانەوتی هەژمار بکرێ. بۆ نمونە حکوومەتی هەرێم بڵێ من داهاتی نەوتی و نانەوتی ماگانە تریلیۆنێک و 200 میلیارد دینارە بەڵام پێداویستەکانی هەرێمی کوردستان لە بودجەدا بە تریلیۆنێک و 600 میلیارد دینار بخەمڵێنرێ. ئەو کاتە ئەو جیاوازیەی کە بوونی ئەبێ 400 بۆ 500 میلیارد دیناری ماگانە بێ ئەکرێت حکوومەتی عێراقی بۆ ئیتفاقیە وەکو ساڵانی ڕابردوو لەگەڵ حکوومەتی هەرێما بیکە بەڵام باشتر وایە داهاتە نەوتەکان نانەوتەکان ئاشکرا بکە بۆ حکوومەتی عێراقی بۆ ئەوەی کە بژێوی ژیانی خەڵک لە ڕووی ئابووریەوە جوڵەی ئابووری لە هەرێمی کوردستان هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق باشتر بێت. کاگارە ئیبراهیم سپاس بۆ زانیارەکان سپاس بە ڕوونکردنەوەکانت.